پارێزگاریکردن لە یەکتری. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە خۆمان بەدوور بگرین لە بەکارهێنانی ئازادیمان لە مەسیحدا بە شێوەیە کە بێتە هۆی ئەوەی باوەڕدارێکی دیکە بکەوێتە ناو گوناهەوە. ئەم بنەمایە درێژکراوی بنەمای پێشووە کە تێیدا باسمان لە بیرۆکەی تاوانبارکردن دەکرد، تاوانبارکردنی یەکتری. پۆلیس لێرەدا بیرۆکەکە تەواو دەکات و وەڵامێکمان دەداتە دەست بۆ پرسیارێکە پەیوەندی بەو شتانەوە هەن کە لە دەرەوەی ویستی خوددان، بەڵام بەڕوونی لە پەیامی پیرۆزدا باس نەکراوە. پۆلیس لێرەدا سەرنج دەخاتە سەر بەشێکە پەیوەندی بە بیرۆکەی خواردنەوە هەیە. تێبینی ئەوە دەکەن کە چۆن سەرەتا دەچێتە سەر ئەوەی کە لێرەدا پێی دەڵێن ڕاستپاردەی نوێ. ڕۆما 14 ئایەتی 13 و 15 پێمان دەڵێت لەبەر ئەوە ئیتر با یەکتری تاوانبار نەکەین، بەڵکو باشترە ئەم بڕیارە بدەن کۆسپ و تەگەرە لەبەر دەم خوشک و برایانتان دامەنێن. ئەگەر بەهۆی خۆراکەوە خوشکیان برایەکە دڵتەنگ بێت ئیتر بە گوێرەی خۆشەویستی ئەو ناژیت، وشەگەلێکی بەهێز دەبیستی. بەهۆی خۆراکەوە ئەو کەسە لە ناو مەبەکە مەسیح لە پێناویدا مردووە. پۆلیس لێرەدا باسی چی دەکات؟ با بچینە سەر نامە یەکەمی پۆلیس کە نێردراو بۆ کۆرنسۆسەکان نووسی، چونکە ئەم خاڵە کێشەیەکی گەورەی بوو لە کلیسای کۆرنسۆسدا. دەچینە بەشی 8 نامەی پۆلیس بۆ کۆرنسیەکان. سەرەتا لە ئایەتی 4 دەست پێ دەکەین، دەڵێت باس سەبارەت بە خواردنی قوربانی بتەکان دەزانین کە بت لە جیهاندا هیچ نییە و تەنیا یەک خوددا هەیە. لێرەدا مەبەستی ئەوەیە کە ئەگەر باوەڕت بە مەسیح بێت دەزانیت ئەو خواردنانی لە ناو ئەم پەرستگایانەدا دانراون هی خوداوەندی ڕاستەقینە نییە، تەنها یەک خوددا هەیە. سەرەتا بەم دەربڕینەوە وەڵام دەداتەوە، بەڵام پاشان بەردەوام دەبێت و دەڵێت هەموو خەڵک ئەمە نازانن. لێرەدا قسە لەگەڵ ئیمانداران دەکات. ئەم ئیماندارانە ئەوەندە ناپێگەیشتوو بوون تا ڕادەیەک لە نێوان خۆیاندا هەبوو کە نەیانتوانی بوو ئەمانە خودای ڕاستەقینە بناسن. ڕەنگە هەندێک کەس بپرسن مانای چییە؟ چونکە لە پاشخانێکی بتپەرستی قێزەونەوە هاتبوون. دۆخەکە بم شێوەیە بوو، چونکە هەندێکیان هەتا ئێستا خۆیان بە بتگرتووە و ئەوەی دەیخۆن وەک بڵێ قوربانی بتە، وجدانیان گڵاو دەبێت چونکە لاوازە. لێرەدا مەبەست ئەوەیە ئەوان تەنها هەست بە گوناه دەکەن، نەخێر. ئەم بابەتە گڵاوی و ناپاکی تێدایە. ئەم گڵاوبوونە چۆن ڕوودەدا؟ پۆلیس بۆمان ڕوون دەکاتەوە، دەڵێت ئەی خاوەن زانیاری، ئەگەر یەکێک تۆی بینی لە پەرستگای بتەکان کە شتێک دەخۆی، ئایا وجدانەکەی کە لاوازە هاندەرتە تاکو لە قوربانی بتەکان بخوات؟ جا بەهۆی زانیاریتانەوە ئەو خوشکە یان برایە لاوازت لە ناو دەچێت کە مەسیح لە پێناویدا مرد. بە پێی زانینی تۆ ئەم کەسە چۆن تێدا دەچێت؟ ئەم کەسە گۆشت دەخوات، هەروەها پێی وایە ئەوەی لەم پەرستگایە هەیە هی خوداوەندە، بۆیە دیسان بەشداری لە پەرستنی بتەکاندا دەکات. هەنگاوی داهاتوو کە هەمیشە پەیوەندیکی نزیکی بەم نەریتەوە هەبووە خراپبوونی ئەخلاقیە. کەسەکە دوای ئەوە هەنگاوێک دەنێت و بەشداری لە ئەنجامدانی لەشفرۆشی لە ناو پەرستگاکەدا دەکات. ئەمە لە کۆرنسۆش شتێکی زۆر باو بوو، زۆر ئاسان بوو بۆیان کە جارێکی تر پاشگەز ببنەوە و بگەڕێنەوە بۆ ئەو شێوازە ژیانە، واتە ئەگەر جارێکی تر بگەڕێنەوە بۆ پەرستگا بۆ خواردنی ئەو گۆشتەی کە دەکرێتە قوربانی بتەکە وجدان پیس دەبێت. هەروەها هەنگاوی دواتر بەشداریکردنە لە تێکەڵبوونی سێکسیدا. هەر بۆیەش پۆلیس لەم دۆخەدا بەم شێوەیە وەسف دەکات کە ئەم ئیماندار و باوەڕدارانە بەهۆی تۆوە لە ناو دەچن. هەروەها جارێکی تر دەگەڕێتەوە بۆ ئەم شێوازە کۆن و قێزەونەی ژیان. ئەمە لە پەیمانی کۆنیشدا ڕووی داوە. بیرتانەکە گەلی ئیسرائیل گەیشتنە چیای سینە، هەروەها ئەو کاتێک کە موسا لەسەر شاغ بوو ڕاستپاردە و شەریعەتی لە خوداوە وەرگرت، لەبەر ئەوەی درێژەی کێشە خەڵکەکە هاڕونیان قەناعەت پێکرد کە گوێرەکە زێڕینەکەی هەن بۆ دروست بکات و بیپەرستن. هەموو ئەو زێڕەی کە حەیان بۆ بردیان و لەوێ گوێرەکەیان پێ دروست کرد. دواتر چیان کرد؟ سوژدەیان بۆ گوێرەکە برد، هەستان بۆ یاریکردن. ئەم یاریە ئەنجامدانی خراپبوونی ئەخلاقی بوو. ئەمەش لە کورتورە بتپەرستیەکاندا زۆر بەربڵاو بوو. خراپبوونی ئەخلاقی بەشێک بوو لە ئەنجامدانی ئاینی و بتپەرستەکان. لەوانەیە تێگەیشتن دەم پێکاتەیە بۆ ئێمە قورس بێت، بەڵامەوە دۆخەکەی ئەو کاتە بوو. پۆلیس باسی پرس و کێشەیەکی زۆر گرنگ دەکات. وەڵامی پۆلیس بۆ ئەم کێشەیە دەبینین لە ڕۆما 14 ئایەتی 19دا کە دەڵێت کەواتە با تێبکۆشین لە پێناوی ئەوەی بەرەو ئاشتی و بنیادنانی یەکترینمان دەبات. لە پێناوی خۆراک کاری خوددا وێران مەکە. کاری خوددا چییە؟ خەڵک. ئەو ئیماندارانی کە لە دەوروبەرتن. دەڵێت هەموو شتەکان پاکن، بەڵام خراپە ئەگەر بێت و کەسێک بە خواردنی ببێتە کۆسب بۆ کەسێکی دیکە. باشە گۆژ نەخۆیت و شەراب نەخۆیتەوە و شتێک نەکەیت کە ببێتە هۆکاری کەوتنی خوشکەکە دیان براکەت. لێرەدا باسی مەی دەکات،
چونکە کاتێک مرۆڤ سەرخۆش دەبێت ئەم شتانەی بەسەردادێت هەموو خۆگرتنێک لە ناو دەچێت دەتوانین ئاوێتەی کۆی هەموو ئەو شتانە ببین کێشەی جۆریەتی خواردن کێشەی شەراب ئەنجامدان ئاینی ئاسنە ئاسایەکان لەو کاتەدا هەروەها کەوتن ناو گوناهەوە لە کۆتاییدا ڕووخان یا وێرانبوونی مرۆڤە ئەم دۆخەی کە پۆلیس هەوڵی چارەسەرکردنی لەگەڵ دەدات دۆخێکی زۆر تایبەتە هەندێک کەس لە ڕوونکردنەوەی بابەتەکەدا تونڕەوی دەکەن بۆیە دەبینیت کەسێک بۆ ئەوەی کە بە یەکێکی دیکە دەڵێت ئەوەی تۆ دەیکەیت بێزارم دەکات وا ماڵێ ئەمە ئەوە نییە کە پۆلیس لێرەدا باسی دەکات پۆلیس باسی ئەو ڕەفتارانە دەکات کە دەبنە هۆی ئەوەی باوەڕداران تووشی کۆس ببن و بکەونە ناو گوناهەوە بەوچوو بۆ ئەو شێوازە ژیانی وێرانکەر بە تەواوی فری بدرێن گرنگی ئەم بەشەی ئینجیل بە شێوەیەکی دروست لەژێر ڕۆشنایی ئەو پاشخانە کولتوریەدا لێک دەدەینەوە کە قسەکانی تێدا گوتراون ئەمەش دەمانباتە سەر پرسیارەکەمان بۆ تێفکرین و جێبەجێکردن هەرچەندە ئێمە ئازادیمان لە مەسیحدا هەیە لە زۆر بواردا کە لە کتێبی پیرۆزدا دیاری نەکراوە بۆچی پێویستە ئاگاداری ئەوە بین کە ئەم ئازادیە بە شێوەیەکی گونجاو بەکاربهێنین بە شێوەیەکی ورد زۆر بمان حەز ناکەین کە کێشەی ڕۆمەکان یا کێشەی کۆرنسۆسەکان کە دەشێت ئەم ڕۆژانەش کێشەی ئێمە بن ئەم دۆخێکی تایبەت بوو کە پەیوەندی بە کللتوری ئەو سەردەمەوە هەبوو زۆر بەمان پێش ئیمان پاشخانێکمان هەیە کە بە هیچ شێوەیەک لەم کولتورەدا جێ نابێتەوە بەڵام لێرەدا بنەمایەکەیە هەروەها بنەماکەش ئەوەیە کە ئێمە پێویست ناکات هیچ شتێ بکەین کە بێتە هۆی ئەوەی برایەک یان خوشێک لە مەسیحدا تووشی کۆس ببێت و بکەوێتە ناو گوناهەوە ئەم گوناهە ئەنجام بدەن چونکە ئەم گوناهە لە ناویان نەدات خواردنەوەی کحوڵ بوو بە مای کۆس بوو برایە کە کێشەی ئالوودەبوون بە مەی هەیە پێویستە ئاگاداری ئەم بابەتە بین ئەمەش حکمەتێکی زۆری دەوێت و ئەوەی هەوڵ بدەین و وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە کە لێمان دەپرسێت بۆچی پێویستە ئاگاداری بەکارهێنانی ئەو ئازادی بین کە هەیە بەڵێ لێرەدا باسی کۆسپەکە دەکات هەروەها پۆلیس نیشانمان دەدات کە چۆن ئەم بابەتەی کە لەسەری نووسوێتی بەسەر ئەم ڕۆژماندا جێبەجێ دەکرێت هۆکارەکەی ئەوەیە کە من دەبمە هۆی گوناهی کەسێکی تر وەشکاندنی خواستی خوددا سەیری میدیا و ئامرازەکانی ڕاگەیاندنی دەوروبەرمان بکەن بزانن چۆن بەکاریان دەهێن و منداڵەکانمان چۆن سەیری ئێمە دەکەن منداڵەکانمان زۆر زیرەکەن هەروە تواناییەکی نایابیان هەیە بۆ هەڵگرتنەوەی دژبەیەکەکانی ژیانمان وەکو خێزان مەبەستیانەوە نییە کە بە دوایدا بگەڕن بەڵکو بەو پەڕی لێزانیەوە هەڵی دەگرنەوە هەڵبژارنێک وەک دایک و باوک پاڵنەرێکە بۆ ڕەفتاری منداڵەکانمان بە هەمان شێوە بۆیە گرنگە ئەوە لەبەر چاو بگرین کە هەڵبژارنەکانمان ئەبنە هۆی ئەوەی منداڵەکانمان خواستی خوددا بشکێنن هەروەها دەتوانین بیر لە زۆر شت بکەینەوە لە ژیانماندا پێویستە بڕیار بدەین کە ئاگاداری هەڵبژارنەکانمان بین بۆ ئەوەی کە بەو هۆیانەوە دەوروبەرمان تووشی کۆسب نەبن جارێکی تر بنەماکە دەخوێنینەوە دەبینینەوە بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە خۆمان بە دوور بگرین لە بەکارهێنانی ئازادیمان لە مەسیحدا کە بە شێوەیەک ببینە هۆی ئەوەی باوەڕدارێکی دیکە بکەوێتە ناو گوناهەوە